دیداری یەکێتی سەرکردە ناڕازیەکان و ئایندەی چەپکە گوڵەکە. کوڕانی تاڵەبانی سەرکردە ناڕازیەکان دوور دەخەنەوە. دیداری دووەمی یەکێتی نیشتمانی لە بارودۆخێکی هەستیار و کۆنتڕۆڵکردنی نێوخۆیدا دەبەسترێت. لە کاتێکدا گروپی ناڕازیەکان تەنها لە تیڤیەکانەوە تەماشا دەکەن و بڕیار و ڕاستپاردەکانیش تەنها لە ژێر چاودێری یەک کەسدا دەردەچن. دیدارەکە بەبێ ئامادەبوونی سەرکردە دێرینەکان و تەواوی ئەنجامانی پێشووی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و بەشێک لە سەرکردە سەربازیەکان بەڕێوە دەچێت. ئەوانەی بەشدارن زیاترەوانان کە بە تازەگی و بە تەزکیە و بە هۆکاری نزیکایەتی هێنراونەتە سەرکردایەتی، هەر بۆیە هیچ ناڕەزایەتیەکیان نییە. هەردوو جێگری سکرتێری پێشوو، بەرپرسی پێشووی دژە تیرۆر و بەرپرسی دەستگای زانیاری و کارگێڕانی پێشووی مەکتەبی سیاسی لە دوورەوە تەماشا دەکەن و نیگەران و ناڕازین لە کاتێکدا دیدارەکە لە ژێر دروشمی ئاشتکردنەوەی بەرەی ناڕازی بەڕێوە دەبرێت. پێش ئەنجامدانی دیدارەکە بە دوو مانگ، سەرۆکی یەکێتی تەواوی ئەو سەرکردایەتیانەی دوور خستەوە کە لە هەندێک کۆڕ و کۆبوونەوە لە ژێر لێوەوە ڕخنیان لە سیاسەتی یەکێتیە نوێیەکە گرتبوو، ئەو بەرپرسی مەکتەب و مەڵبەندانش دوور دەخرێنەوە کە لە هەڵبژاردندا لە سنوورەکانیاندا دەنگی پێویستیان نەهێنا بوو. لە نێوپەیکەری یەکێتی نوێدا دەگوترێ زۆرینە ناڕازین، بەڵام زۆرینەش خۆیان بۆ پۆست و پلە و بەرپرسارەتیەکان کاندید دەکەن و شەڕیان لەسەر بەدەستهێنانی ئەو کورسیەیە کە کەمترین دەسەڵات و سەلاحیەتی هەیە. جگە لە هەڵوەشاندنەوەی 81 کۆمیتە و 3 مەڵبەند و 2 مەکتەب، هەروەها تێکەڵکردنی 2 مەکتەبی تر و دوورخستنەوەی دا لە ئەندامانی سەرکردایەتی، سەرۆکی یەکێتی دەستکاری تەواوەتی پەیکەری حیزبەکە و مەکتەبی دارایش دەکات و چوار کەسی نزیک لە خۆشی دەخاتە نێو سەرکردایەتی نوێیەکە. ئەمە جگە لە جێگیرکردنی پلەی جێگەر بۆ ڕەفعەت عەبدوڵڵا، وەکو چاودێرانی دۆخەکە دەڵێن ئێستا ئەو یەکێتیە، یەکێتیەکەی سەردەمی تاڵەبانی باوک نییە کە لە پلێنۆم و کۆنگرەکاندا گوێ لە تیۆریست و خاوەن فکرەکان دەگیرە و مناقشە و دەنگ بەرزکردنەوە و ڕخنەی تند تەواوی هۆڵەکەی دەتەنی. بەڵکو ئێستا حیزبەکە کەوتۆتە ژێر هەژمونی تیمێک کە تەنها بۆ نمایشی فەیسبوک قسە و هەڵوێستەکانی دەردەبڕێت و خۆی دەنوێنێت. تەنانەت سۆشیال میدیا و ڕخنەی خەڵک هێندە کاریگەرە لەسەریان. تەواوی گوتاری سەرۆکی یەکێتی لە دیدارەکە بۆ وەڵامدانەوەی و ڕخنانەی لە تیکتۆک و فەیسبوک لیان گیرا بوو تەرخان کرابوو، هەر لە مجامەلەکردنی پارتی و مەسرور بارزانیەوە تا دەگاتە پرسی بەڕێوەبرزنی یەکێتی لە کاتی بانگەشە و دژایەتی سەرکردە ناڕازیەکان.